بەشە تەکنەلۆجیەکان لە هەرێمی کوردستان بەشە کشتتوکاڵەکان بەزان کۆلاین و پارالێل و ئێواران چەندە؟ سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش. من سروود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەندامی لەژنێ ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین لە کەناڵی ئاسووی زانکۆ لە خزمەتی ئێوەی خۆشەویستی بۆ باسکردنی کەمترین کۆنمرەی وەرگیراو لە بەشە کشتتوکاڵەکان لە هەرێمی کوردستان تاوەکو بزانین بۆ ساڵی خوێندنی 2021-2022 کەمترین کۆنمرەکانی وەرگیراو بە زانکۆلاین و پارالێل و ئێواران لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان چۆن بووە؟ ئێوەی خۆشەویستیش بۆ ئەوەی سوود لەم مەشانە وەربگرن و کەمترین کۆنمرەکانی بزانن. هەروەها هەر بەشێکی کشتتوکاڵیمان لەکوێ هەیە و لە چ شارێک و لە چ پەیمانگایەک بینەری ڤیدۆکەمان بن تا کۆتایی بۆ ئەوەی سوودی لێ ببینن. لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵ لە یاد مەکەن. هەروەها کەناڵەکەمان بۆ هاوڕەکانتان شێر بکەن تاوەکو ئەوانش سوودی لێ ببینن. لە ئینستاگرامیش بە هەمان ناو و ناونیشان ئێمە لە خزمەتی ئێوەی بەڕێزین بۆ ئەوەی خزمەتتان کەین. ئێوەش فۆڵۆمان بکەن و پرسیارەکانتان بنێرن بە هیوای سەرکەوتنتان.